وڵاوە زەمان هیچ باش نییە بەدەست پارەی خۆڵەوە بەدەست پارەی ئاوە بەدەست پارەی کارەباوە بەدەست داماوی دنیاوە لە حاجای گیرمان خواردووە 50 ساڵە کێشەمان ئاو نیە 12 ڕۆژە ئاو نییە دەوەرە سێری تەنکیەکان کە ئەگە قوڕاویشی تیا بوو حەقی قسەیەیە کورە وەڵڵا 4 ڕۆژارێکی ژمانە نێ مەمنونین بۆ ئاو نییە لەبەر چی میراوەکە نایفرۆشێ میراوەکە نایفرۆشێ وەڵڵا لەوانە میراو بیفرۆشێ یان دایرەی ئاو شەریکە لەگەڵ میراوەکە ئەجینا بۆ ئاو نییە نەمەعاشەیە نە کارەبا هەیە نە ئاو هەیە داوای پارەی خۆڵەکەن داوای پارەی ئاو کارەباکەن ئەمە حکومەت لەکوێیە خۆ ئەمە هەر دایرەی سەدام بووە کوا بۆی نەکەی سەدام نەما بۆ ئێستا بۆ بە حکوومەتی کوردی نامانەنێ لەبەر چی ئایبینە یەکی دوی شەویێتەوە سەعات 3 شەویێتەوە بەیانیان زوویێتەوە مەجای ئاومان نییە بیگرین کە ئێوە ژیانە ئەو خەڵقەی تایە وەڵا باشە بەقووەتە ئەگەر بێتەوە بەقووەتە بەس ماوەیەکە زۆر کزە نایێت یا ئەم بەرهێتی ئەو بەرنیەتی 2 سعات ڕۆژە سعات ڕۆژ ناڕۆژە 2 ڕۆژارە 2 سعات بمان هەڵکەن سەر و زیامان وەڵای ساوەکەمان هەڵیەکەن جاری وایە بە سەری ناخە یەک پەنجێ لە بۆرە ڕێسێکە و دوور ناکەوێتەوە جاری وایە ئێستا من حالن سەرەمانە بۆرەکەم کردوەوە لای بۆرەکە ئاخەوم سەرە نەمە لای بۆرەکەڵم گوێم باڵی گوێم لە بڵقەی بێ ئەوەی کە لەسەر حکومەت پێویستە بیکە و نەیکردووە تا ئێستا نۆژەنکردنەوەی بەڕاستی وێزگەکانە کێشەی کۆنی پایپەکانە بەنسبەت خەڵکی شەوە کە کێشەی کەماوی دروست دەبێ بەڕاستی ئێمە تا حدێک کەمی ئەو ئینتاجەکەین بۆ وەکو ئەوی کە لە زستانایە بەڵام جەنابتان نەزان پێویستیەکانی ئاو لە هاوینە بەوەی کە با بڵێن باخ و خۆشتن و حوشەشتن و سەربانشتن و ئەمانە خۆی لە خۆیان وا ئەکات کە پێویستی ئاوی هاوڵاتی زیاتر بێ بەرامبەر ئەو کەمی کە لە زستانە وەریگرتووە بەشی ناکە شوێن نزمەکان بە بەردەوام ئاویانەیە بێت ئەو بەردەوامی کاڵم ئەو فەتی کە ئاوێتەوە بەینەما خانوە بەرزەکان هەتا ئەوان نەیگرنەوە ئەمان ئاویان بۆ سەر ناکەوێت ئەمە تەبیعەتی تۆپۆغرافیەت و تەزاریسی شاری سلێمانیە جەناب دەزانی وەکو کەرکووک و هەولێر تەخت نییە سلێمانی بۆیە ئەو کێشەیە لە سلێمانی زیاتر بەدیەکرێت ئەگەر حکومەت بودجەی تایبەت پێویستمان بۆ دابین بکە ئێمە پلانی استراتیژیمان هەیە پلانی مامناوەندمان هەیە پلانی کورتخایانمان هەیە پلانەکان بۆ نمونە زیادکردنی توانای خەزنی ئاوە نۆژەنکردنەوەی مەحەتەکانە دروستکردنی ئاوی گۆپتەپە چەمچەماڵە کە هیچێکە لە چارەسەرەکان دروستکردنی دوکانی سێ بە تاقەی 20,000 مەتر سێجا لە ڕۆژێکە دروستکردنی یان خێوەسەدی خێوەتەیە لەگەڵ مەحەتەی ئاوەکەیە کۆمەڵێت چارەسەری استراتیژی نەمانە کۆمەڵی مامناوەند و پلانی مامناوەند و کورتخایانیشمان هەیە ئەوەیە کە چاکردنەوەی بەپەلەی پمپ و ماتۆڕەکان کلاریفایەرەکان فلتەرەکەم بەڵێ ئەوانە زۆری لە کار کەوتون پێویستیان بە گۆڕین هەیە یان بە چاکردنەوەی بەڵام بەڕاستی لە چاوهەنگێکی لە چاکردنەوەش دەرچووە باشترە بە گۆڕینیان چارەسەری ڕیشەیی کێشەکە بێت داوای پارەمان کردو ئەگەر بۆمان دابین کرێ وەڵاهی ئەو توام لای حکومەتە نازانم من بڵێ من نییە یا هەیە بەڵام ئێمە چاوەڕێی موافقەتی حکومەت دەکەین ئیشەڵا موافقەتمان بۆ بکەن جێبەجێ بکەین